من ئیسراء زۆرە دەرچووی پەیمانگای پایتەخت بەشی دەرمانسازی زۆر سپاسی پەیمانگای تەکنیکی پایتەخت دەکەم لەبەرەوەی ئەو خەونەی لە منداڵیەوە هەم بوو کە بەشی دەرمانسازی بوو توانیم لەوێ تەواوی بکەم بە یارمەتی دکتۆرە بەڕێزەکان و هەروەها لە ماوەی 2 ساڵی خوێندندا لە پەیمانگای پایتەخت زۆر سپاسی دکتۆرەکان دەکەم کە تێیدا توانیم چەندین زانیاری گرنگ بەدەست بهێنم. لە دوای تەواوکردنی 2 ساڵەی پەیمانگا هەڵسان بەکاری خۆبەخشی بۆ ماوەیەک لە دەرمانخانە و لە دوای داتوانیم لە دەرمانخانەیەکی تردا دەست بەکار بم و هەروەها ئێستا لەوێ بەردەوامم وەکو یاریدەدەری دەرمانساز. سەرەڕای کارکردن لە دەرمانخانە لە هەوڵی ئەوەدام کە دووبارە بخوێنمەوە لە کۆلێژدا و سوپاسی پەیمانگای تەکنیکی پایتەخت دەکەم لەبەرەوەی هەلی گونجاو دەرەخسەنن بۆ قوتابیان بۆ دووبارە خوێندنەوە و هیوادارم قوتابیان پەیمانگای تەکنیکی پایتەخت هەڵبژێرن لەبەرەوەی یەکێکە لە پەیمانگا هەرە سەرکەوتووەکانی شاری هەولێر.